ئێمە خاوەنی مافین مافمان خوراوە داوا لە زەنابتان دەگەین مافمان نەخورێتن دەنگمان بگەێنن. بەڵێ من ئێستا لە ئەنجومەنی دارفرۆشانی شاری هەولێرم ناو دارفرۆشانی پێ ئەوترێت دیارە لێرە کۆمەڵێک پیشەوەر کێشەیەکیان هەیە ئەوە خوان دەڵێن لەگەڵ با بڵێین سنووری شارەوانیەکە کە داوایان کرد لە ڕێگای 1964ەوە پەیامی خۆیان بگەین و چارەسەری ئەو کێشەیان بکەن. جا ئەسمە لای خۆیان بزانم کێشەکەی ئەوان چییە. سڵاوتان لێبێ کاک ڕەسوول زۆر سپاس دەکەم. بزانم کێشەی ئێوە چییە و ئەگە بە کورتی بۆمان باس بکەن. کاکە سەرەتا بە خێرات نەچی زەنابتان دەکەین کە ئێوە بەدەم کێشە و گرفتەکانی ئێمەوە هاتوونە. ئێمە وەک بە خۆمەمە لا ناو دارفرۆشانەمە سەر بە ئەنجومەنی دارفرۆشانین ئەمە مەجموعە خەڵکەشین لێرکوانە مستعقین بەرام غەدریان لێکردینە. سەرەڕای غەدرەکەش ئینجا شکایەتیشان لێکردن و جیرانە بە کەفالەت ئازاد کرایمە. ئەو دەرێ من کەشفەکەم کردێ ساری 2023 شارەوانی بە من دەرێ بەس بەڵام من لە 2021 لێرەمە یعنی 21 بازم دا دەبی لە 1920 لێرە بوومە. ئێستاس کەس جێ لە داواکاریەکانمان ڕناگری بەڕاستی مافمان خوراە داوا دەکەین مافمان وەگرنەوە وەبرم ئەوانە هەروە دەکەن ئەمە دەمانێت نەوێندە دەمانێت نەوێندەکە هیچمان لە بۆ ناکەن یعنی بەڕاستی بێزار بێنە کێشەکە ئێوە چیانی چیە وجودتان لێوێنی ئەگە وجودم لێرە نییە بۆ من گیرایمە کاکە ئەگە وجودم لێرە نیە بۆ گیرایمە ئەگەر گەراستان هەبوو شار بەڕێ گەرازمانەیە ساعیمە هەموو لێرکانەیە هەموویەکی گەرازمانەیە بەزەمە نازان ئێستا بۆ چێ بچن هانا بۆ چێ بەری واتە شارەوانی ئێوە گەراستان هەبوو شارەوانی داوای لێکردنەوە کەل و پەلانە لا بن ئێوەش داوای تەعویزەکەن بەڵێ کاکە خەڵکەکە وەریگرتووە ئەگەر بەس ئەمنم نامێ منش نام کۆمەڵە خەڵک وەریگرتیان کۆمەڵی خەڵک وەریگرتی ئەمە مەزموعەتی کەمین سێ چار کەسی وەرمان نەگرتیە داوا لە لایەنی پەیوەندیدار دەکەن بە هانامەوەرم با بێنە سەخت لەگەڵ با مافمان نەفۆتی ئیجراعاتی خۆتان کردیان ئیجراعاتی خۆمان کردی هەموو شتێکمان کردیا بەڵام لە هەمان کاتدا ئەوان دەرێن کاکە ئەنگۆ مافتان نییە لە بەرەو 20 لێرنم کاکە جوان من مافم هەیە 2020 لێرەمە لە 2019 لێرەمە ئەوەتە کامیرەکە ڕوتێکە ئەوەتە لە 2020 بازمدایە بەڵام لە هەمان کاتدا داوا لە سەرۆکی حکوومەت دەکەم زۆر پێ خۆشحاڵین کە ئەو گەنجە بەهانە هەموو خەڵکیەوە دێتن ئەو گوتی من گەندەڵی نایلم فەرم و سەرۆکی حکوومەت لێکۆڵنەوە چی بکە بزانێت چ گەندەڵێکی تێدایە لەو عەدوەرگرتنەی خەڵک هەلێرەش گەرازی نییە وجودی نییە ئیسپاتی نییە ئەرزی وەرگرتووە لە هەمان کاتدا ئێمە خاوەنی مافین مافمان خوراوە داوا لە زەنابتان دەگەین مافمان نەخورێتن دەنگمان بگەێنن. زۆر سپاس باش ئەسمە لای توش کاک بوخاری بزانم ئێت و کێشەی ئێوە چیە ئێوە داوای تەعویزەکەن هاوشێریەوە. بەڵێ ئێمە چەند جارێک چوینە سەرەتا بە خێراتتان دەکەم ئێمە چەند جارێک چوینێت سەرۆکایەتی شارەوانی و شارەوانی سێ و لەگەر ئەنجومەنی قسەمان کردیە ئەویان دەرێ عایدی ئەنجومەنیە و شارەوانیش دەرێتن بە ئەنجومەن واوتوە چەند ناوەکەن ئەو ناوانە کە وەریان گرتیان لۆ هەندێک وەریان گرتیا لۆ هەندێک وەریان نەگرتیا ڕوونکردنەوەمان دەوێ و دەمانەوێت زۆریان گرتێ و چەند کەس زۆری نەگرتیا ئەوەندەی بزانێت ئێستا ئێستاکە لەمە دیار نییە چەند کەسن چەند کەس وەری گرتیا لۆ ئەمە وەرناگرین کە ئەمە ئێستاکە بە بەڵگە و شتام و ئێستاکە دوکان من خاوەنیمە و پێشی چەند سارە ناو ئیشمان کردیا ئەوانیش عینەن شت بەس ئەوانەی وەریان گرتیە ئێستا فەرقیان چیە لەگەر ئێمە ئێستا ئێوە داوا دەکەن هاوشێوی ئەو کەسانی کە وەریان گرتێ ئێوەش تەعویز وەرگرنەوە ئەوانیش وەکو ئێوە بە هەمان شێوە زەویان هەبووی شارەوانی بەڵام شارەوانی لە بری ئەوەی قەرەبووی داینەوە نەیانداوەتە ئێوە بەڵێ بەڵێ بزەوەدا ئەوانە کە وەریان گرتیان لە پاشەمە هەموو لە پاشەمە وەریان گرتیا هەندێک ناو هەیە ساعینەوە مرچ شارەوانی ئەمە مەمنونی شارانە کە بەکارمان هێناوە بەڵام هەندێک نەفەر هەیە لە فەرعی یەک و دوو ساعەشی نییە وەریگرتیا هۆکارەکەی بەڵێ هۆکارەکەی چیە جەنابی وەریگرتیا ئەمە وەرمان نەگرتیا کەمە ناو قوڕاوی مرچی شارەوانەی بە حکومەتی خۆمانە هەر کاتی برێمە حاضرمەوادەکە لابن لاریمان نییە بەڵام تەنیا ئەوەیە 42 نەفەر وەریان گرتیا هەر 9 نەفەر وەریان نەگرتیا بەناو چەمەوتۆ فڕۆشان و دافرۆشەکانەوە هۆکارەکەی چیە ئەمە ڕاوەستاینە حکومەتیش باوی میلەتە هاناوی لە حکومەتی دەبێنەوە کەس کە نابن بۆم بەبەستە من پەیوەندیم بە بەڕێبەری شارەوانی سێ کرد محەممەد یوسف باسی لەوە کرد کە کێشەی ئەو پیشەوەرانە دیارە ساڵی 2023 با بڵێن زۆرێک لە جەردێک کراوە بۆ ئەو پیشەوەرانەی کە دەکەونە سنووری ناوچەکە ئەو وتی لەسەر ئەو جەردێک کە کراوە ئەوان با بڵێن ئەو قەرەبووە دەدەنەوە دیارە ناوی ئەو پیشەوەرانەی تێدانەبووە وتی پێویستە لەلایەن سەرۆکی ئەنجومەنی سنوورەکان ئەنجومەنی دارفرۆشانە یان ئەنجومەنی پیشەوەرانە با بڵێن ناوەکانیان تۆمار بکرێ ئێمە ئەو کات لەلایەن شارەوانیەوە هەموو هەوڵێکی خۆمانە دەین کەەوە با بڵێن شوێنیان بۆ دابین بکەین.